ئەچینە مەهاباد و لەوێش پێشانگایەکی شێوەکاری بۆ یەکێک لە فێرگەکانی شاری مەهاباد کە ژمارەیەک شێوەکاری لە خۆگرت بوو کرایەوە. محسنی وەلیانی دانیشتووی شاری مەهاباد لە ساڵی هەفتاوە مەشغوڵی ینی بۆ کاری هونەری نەقاشی هاتم. عرض بە خەمەت دەکەم ینی ئەو هونەرە نەقاشە دەست پێ کردووە و تا الان بەلاخرە کارم کردووە. ماوەی تقریبا 3 ساڵە ئامۆژگام داناوە، ئامۆژگای هونەری قەڵەم لە پاساژی بانکی میلەت، مەشغوڵی تەدریسین بە هونەرزەکان بە سەبکی ڕەنگرۆغندا کە لە سەبکەکانی ئەمە ڕیالیسم کار دەکەین، سەبکی هایپەر ڕیال کار دەکەین و سەبکی کلاسیک و فانتزی. ئەو پێشانگە لامان لە خانەی سزدەسی بەرگوزار کردووە. 42 ئەسەرمان لێرە هەیە کە داری 19 هونەرجومان توانیمانە شرکەتێ بکەین لەو پێشانگاییدا. ئەمان لێرەدا تعدادێک لەو نەقاشانە کە دەبینەوە ئەوڵین بارە دەیان بینم بە حەقیقەت. زۆر جانە ئەمن تەشەکر دەکەم، دەستی ئاغای وەلانی ماز دەکەم کە هەم کارەکانی جوانە لە باری خەتێوە، لە باری نەقاشەکانیشدا وەڵای ئەمن هیچ گونە ئیشکالێکیان تێدا نابینم، فقط نێوی خۆیان نەنووسیوە و تاریخیان نەداوە. ئەمن سارا هاشمی پوورم، تقریبا ساڵێک و نیو دەبێ کاری نەقاشی ڕەنگرۆغان دەکەم، لەکن ئوستادی گەورەم ئوستاد وەلیانی کە زۆر مامۆستایەکی زۆر بە سۆز، زۆر کارجوان، زۆر بە حوسەلە کاری دەگەڵ دەکردین. تقریبا ئەمن ئەو کارێک کە ئەلان لێرە هەمە ساڵێک دەبێت کارم لەسەر کردو. تکنیکەکەشی کە هەر ڕەئاڵە چیدەمانە.